یانزەمین فستیڤاڵ هێنار و پاییزی هەڵەبجە بۆ بەروبوومە خۆماڵی سروشتەکان دەستی پێکرد. لە پارکی شاری یاری هەڵەبجە فستیڤاڵەکە بەڕێوە چوو. یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە ڕێژێکی زۆر هاوڵاتی پارێزگاکان هێرێم و ناوەڕاست و باشووری عێراقی کۆ کردەوە. هەناری ساڵەخانی، هەنە ترشە هەنار، هەناری ئەمریکی، هەناری لاڕەشە، هەناری شیرین، سوورە هەنار، شیرینە هەنار و لەگەڵ بێناوکی کوردی. ئەو هەنارە بێناوکە کوردیە چۆنە؟ وەڵی هەنارێکی خۆش و بەس ئێمەش هەمانە بەڵام نسبەتێکی کەمە ئینشاءڵڵا لە ئایندا برەوی پێدەین هەنارێکی خۆشە ئەو. الدف من فستیڤاڵی هێنار فستیڤاڵێکە زۆر و زۆر ڕێک و پێک و یا جوان و یا باشە. مشکلات تێکەلی هەیە هەلەبجە حتا بچە زاخۆ. برادرت زاخو تێنە هەلەبجە چنە زاخۆ تێکەلێک ببن بۆ دۆستی نییە و مرۆڤانیە و هەواڵی نییە زۆر باشترە. لای من باشە. وەڵڵاهی هەناری هەلەبجە هەلانێکی زۆر جوانە. هەنارە لە کوردستان نینە. هەنە بەس نەوەک جووری هێنار نینە. هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش بۆ ماوەی 3 ڕۆژ فستیڤاڵ هێنار بەردەوام دەبێت. زیاتر لە 700 کەپر لە فستیڤاڵەکە هەیە و چەندین بواری جۆراوجۆری دیکە لە خواردن و مەشتەل و کتێبخانە و پێشەنگای وێنەیی لە فستیڤاڵەکە بەشدارن. بەڵام هەنار سەرتابای فستیڤاڵەکەی گرتووە. هەستەکەین ئەم ساڵ زۆر جیاوازتر و باشترە بێت ئینشاءڵڵا. ساڵ باشترە بێت. بەڵێ بە هەموو شتەکانی بەشداریمان کردووە. ئەم ساڵی مە بەڕوو بە هەنار بە ئاوی هەنار بە دەنکی هەنار بەشداریمان کرد. ئێمە لە سەقزەوە دێن نەک خودی سەقز لە دەیەکین مەنای سرا. ئێمە لێوە هەموو ساڵ لە دێن بۆ فستیڤاڵە. ئەلبەت خۆشمان لێ گوزەرێ و لەخوا بە زیاد بێ ملەتێکی باشی تایە و یا ڕەبی کوردستان هەر ئاوەدان بێ و هەر خۆش بێ بۆ ئێمە مای سەربەرزیە. فستیڤاڵ هێنار الحەمدوللا مەرحەلەیەکی باشی بڕیوە و لە چاو ئێستا داخوازی فرۆشیاران و بازاڕی هەڵەبجە و شارەکایە بۆ بە مناسبەیەکی گەورەکە وەکو جەژنێکی کولتوری لێ هاتووە. بۆ ئەوەی کە لە ساڵانی ئایندا چی بکرێت پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێ و بابەتە گفتوگۆی زیاتر لەسەر بکرێت دەوڵەمەندتر بکرێ بە تایبەتی ئەمە ناوچێکی سنووری مەرزەکان بکرێتەوە بەڕووی هاوڵاتیانی ئێرانە و ڕۆژانە داغڵبوونی ئێرانی و هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بێ بەرامبەر بێت و زیاتر کار ئاسانی بکرێ بۆ بەشداریکردنی چین و توێژەکان بە زیاتر بەشداری بکەن. بەپێی زانیاریەکانی پەیام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر ڕێژەی بەرهێنانی هێنار لە پارێزگای هەڵەبجە کەمترە، بەڵام کوالیتەکەی باشترە. چاوەڕوان دەکرێت لە 3 ڕۆژی فستیڤاڵ هێنار هەزاران کەس لە ناوخۆی هەرێم و پارێزگاکانی عێراق و ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری فستیڤاڵەکە بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.